لە درێژەی کار و چالاکیەکانمان وەکو لیژنەی تیپە ملیەکانی چوارقوڕنا دوای ئەوەی کە لە ساڵی 2017دا 6 خولمان لە بۆ تیپەکانمان تیپەکانی سنوورەکەمان کردەوە بە پێویستمان زانی سەردانێکی کاک شێخ جەعفەری بەڕێز بکەین بەرپرسی هێزەکانی هەفتە کە هەم بەڕێزیان سەرپەرشتی یاریوەرشەکانی نادی پێشمەرگەی سلێمانیا سپاسی دەکەین دەستی بەڕۆنە ناین و داوای تاقمسێت و تۆپ و گۆرەیمان لێکرد بۆ تیپە وەرشەکانمان سپاسی دەکەین کە 26 تاقمسێت و 26 تۆپ و 26 گۆرەی بۆ تیپەکانمان دابین کرد بۆ پلە نایابەکان و پلەکەکانمان کە هەمیشە هاوکاری دەوروبەر بووە. ئێمە وەکو چوارقوڕنا سپاسی دەکەین و هاوکاریەکەی بەرز دەنرخێنین دڵنیا بە جێگەی خۆی گرتووە هاوکاریەکەی و